چییەوە کاکە چییە؟ لەکوێ بووی؟ لە توالێت بوو. چی دەکرد لە توالێت؟ خەڵق چییەکە لە توالێت بێ قەزانی؟ دەستشت؟ پشتم. بە شەرەفم درۆکەیت. بە شەرەفم ڕازەکەی نەپشتووە. هێشتنی بۆ چی یعنی چییە؟ من نەمێنێ. چی بۆ کوێ؟ وەڵاسم چێژ بۆ برادرانم لێنێ. باوکەڕۆ لە تەوالێت بوویت و هاتوویتەتە دەرەوە و دەستی نەشتۆکی خواردن بۆ خەڵک لێنی؟ کورە تۆ بە شەریت؟ باشە کاکەی تر زەلامینەکەی ئێساسمەی شۆ ئەی بناکەی مردوو نەبرێت تۆ زای چی کردووە خۆچکلێتە نەکردووە. ئێمە چەند ساڵە هەرووامان بەڕێکردووە. ئەم ڤایرۆسە بڵاوەتەوارێ ئێسا ئەزانی چی؟ تۆ تاوانێک کردووە بەقەدەر ئەتۆم خەتەریت. جۆ بگرە قەسەم بەخوای گەورە دەسێ نەشۆی یەک تۆپی جوانی لەبەر لوولەکایەتی ڕێخۆت دایناوە بۆ تۆ یەک تۆپە پێوەنی ماولیەکەن نییە ڕێک بەخۆ ڕێش کۆکەنەوە لەبڕەدەی ئەمرە نەمێنێ تۆزە فێری وسوڵ و معریفەت و پاکوتەمیزی ببەن بڕە دەست بشۆ. باشە وەڵی خۆڕاش ژێڕی پیا بکە لە توالێت هاتە دەستی بشوا باش.